ئەمڕۆ لەگەڵ دکتۆر دارا عەبدوڵڵا چنارە کە پسپۆڕی نەخۆشیەکانی هێنا و شەکرەیە باسی نەخۆشی شەکرە و ڕۆژ و ڕەمەزانەکەین بزانین چۆن ڕێکیان بخەینەوە. دکتۆر بەخێر بێبانیت باش. سپاس دەکەم بەیانی بەڕێزیشی باش. سپاس. بالەوە دەست پێ بکەین شەکرە چەند جۆری هەیە؟ بەڵێ لە ڕاستیە شەکرە دوو جۆری سەرەکیمانەیە. جۆری یەکەمی شەکرە ئەو کەسانان کە لەسەر ئەنسۆلینن تەمەنیان لە بینی مناڵ و هەرزەکارەیە. جۆری دووەمی شەکرەشمان هەیە ئەو کەسانە کە تەمەنیان لە دوای 35 ساڵ و بەرەوژووترەوە دەستپێیەکە کە ئەمانە زیاتر با بڵێن حەب بەکارێنن لەگەڵ پارێزکردنیانی ئەنسۆلین بەکار نایەن لەبەرەوەی لەمانەیە خۆیان ئەنسۆلینیان هەیە لە جسمیانە بەڵام زۆر جار ئەنسۆلینەکە یان کەمە بەش ناکات یان ڕێگرێت لە خانەکان ناهێ ناڵێ ئەنسۆلینەکەی ئیش بکە. باشە. کەواتە دوو جۆری سەرەکیمانەی جۆری یەکەم و جۆری دووەم. باشە. ئەمە بە بینەرانی خۆشەویست بڵێم لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسات ئەتوانن ڕاستەوخۆ لە کۆمنت پرسیارەکانیان بنووسن بۆی من وەڵامی پێویستیان بۆ وەرگرم. دکتۆر کام جۆرەیان نابێ بە هیچ جۆرە بەڕۆژوو بێت لە شەکرە؟ لە ڕاستیە بەنسبەت جۆرەکانی شەکرەوە جۆری یەکەمی شەکرە عادەتەن زۆربەی زۆری ئەم نەخۆشانە ناتوانن بەڕۆژوو بن. بەڵام لەبەر ئەوەی خەڵک لای ئێمە زۆر جار خۆی سوورە لەسەرەوەی کە بەڕۆژوو بێ یان هەر ئێوێ بەڕۆژوو بێ ئەمانە ئەگەر بەڕۆژوو بن وەلو ئێمە لە زۆربەی حاڵەتەکانە با بڵێن پشگیریان ناکەین یعنی بەڵام کە هەر بیوێ بەڕۆژوو بێ ئەو سابێت لە ژێر ڕێنمایی پزیشکا بەڕۆژوو بێ و هەروە فێری بەکارهێنانی جۆری ئەنسۆلینەکەی بکرێ و هەروە نیشانەی داوەزینی شەکرەش لە ڕۆژە فێر بکریانی ئەو نیشانانە چییە؟ بۆچی فێر بکرێت؟ لەبەرەوەی خوا نەخواستە ئەگەر بێت و لە ڕۆژە ئەو کەسانە ڕێژەی شەکریان دابەزێ کە ڕێژەکەی بۆ نمونە بێتە هەفتا و ژێر خوار هەفتاوە عادەتەن ئەمانە تووشی مزاعفاتی خراپ ئەبن ئەگەر بێت و بەردەوام لەسەر ڕۆژوەکە. لەبەرەوەی لەو کاتەیە باشتر وایە ئەگەر زانیان ڕێژەی شەکرەکەیان لە ڕۆژە دابەزی و گەشتە ئەو ڕێژەیە بە زووترین کات ڕۆژەکەیان پشکێنن. لەبەرەوەی لەسەر ئەنسۆلینیشن ئەمانە احتیمالە پێویستیان بە چەند جورعەیەک ئەنسۆلین بێت ڕێخستنی ئەنسۆلینەکە و دابەزینی شەکرەکە تۆزی ئاسان نیە بەنسبەت جۆری یەکەمەوە. کەواتە وەکو ڕێنمایە زانستێکە ئەکرێت جۆری یەکەم کە ئەنسۆلین بەکارێنن بە ڕۆژوو بن یاخودنا؟ بەڵێ لە ڕاستیە بەشێکی زۆریان وەکو باسم کرد ناتوانن بە ڕۆژوو بن. ئەڵێ بەشێکی زۆریان خۆ لەبەرەوەی بەکارێنن. بەڵێ لەبەرەوەی خەڵکەکە خۆی یعنی سوورە لەسەروەی کە بەڕۆژ بێ سای ئەمە نەخۆشی باسی ڕۆزانستێکە. بەڵێ ڕۆزانستێکە جۆری یەکەمی شەکرە زۆربیان ناتوانن بە ڕۆژوو بن. زۆربیان یاخود هەمیان ناتوانانی بڵێن هەمیان چکە بەشێکیان هەیە لەبەرەوەی شەکرەکان تا ڕادەیەکی زۆر نزیک کۆنتترۆڵە وەروە ڕێژەی ئەنسۆلینیش کەم بەکارێن ینی هەمانە بۆ نمونە لەسەر یەک دەرزێ وەڵام هەمانە چەند دەرزێکی ئەنسۆلین چەند جورعەیەک بەکارێنی لە ڕۆژۆکەیە ئەوانە زۆر زەحمەتە بتوانن بە ڕۆژوو بن. بەڵام هەیە بۆ نمونە یەک جۆر بەکارێنەوە کە هەر سووریش بێ لەسەروی بە ڕۆژوو بێ و هەر ئینکاری بکە بڵێ من بە ڕۆژوو ئەبم لەو حاڵەتەیە تا ڕادەیەک ئێمە ڕێگەیان ئەین بەس لەژێر ڕێنمایی پزیشکە و لە کاتی داوەزینی شەکرەشە بە زووترین کات ئەبێ بەردەوام نەبن لە ڕۆژەکان واروە نیشانەکانی داوەزینی شەکرەشیان فێر بکرێت لە ڕۆژە. ئەتوانی بە بینەرانی بڵێیت نیشانەکانی دابەزینی شەکرە بۆی ئاگادار بین بۆ هەموو کەسێک یانی با بڵێن کە ڕێژەی شەکر هاتە خوارەوە کەسێکە تووشی بێهێزی و لاوازێگە بێ تووشی ئاراقەکردنەوەیەکی زۆرە بێ تووشی دڵپەلەپەلەکردنە بێ زۆر کادەڵی خەریکە ئەوورێمەوە گیان یەکەوێتە لەرزین ئەمانە هەمووی نیشانەی داوەزینی شەکرن. بەڵام ئێمە بۆیە لە جۆری یەکەما زۆر جار تەئکید دەکەین وەڵێ ئەگەر باشتر وایە بە ڕۆژوو نەبن زۆر کەشەیە کە تووشی داوەزینی شەکرەش بێ لە هەندێک جارە نیشانەی نییە یعنی حاڵەتی داوەزینەکە لە هەندێک کەسە لەبەرەوە باشتر وایە ئەو کەسانی کە لە جۆری یەکەم و ئەیانەیە بە ڕۆژوو بن ڕۆژانە لە چەند کاتێکە هەر فەسی خۆیان بکەن لە ماڵ و ینی بۆ جیهازی کە هەیەە بادائیمە ئاگادار بن لە ڕێژەی شەکرەکەیان. جۆری دووەم ئەوەی کە حەب بەکارێنن بە تەنها بەڵێوان نەتوانن جۆری دووەم تا ڕادەیەکی زۆر ئەتوانن بە ڕۆژوو بن بەس هەر ئەبێ لە ژێر ڕێنمای پزیشکا بێ بۆ چکە هەندێک کەس لەوانە ئەگەر بێت و ماکەکانی شەکریان لەسەر بێ بۆوانە ڕۆژوو زەحمەتە. چۆن بۆ نمونە بەعزە کەسێکەیە نەخۆشی شەکریان هەیە و کێشەی دڵیان هەیە کێشەی گیرانی بۆریەکانی دڵیان هەیە یان لەم نزیکانەیە بۆ نەجەڵتەلیان لە ماوەی 3 مانگ کەمترە عادەتەن ئەمانە باشتر وایە بە ڕۆژوو نەبن. هەیە بۆ نمونە نەخۆشی شەکری هەیە و گورچیلەکانی سستە لەژێر غەسلی گورچیلەیە یان لە تازە مەسەلەن گورچیلێ گۆڕیوە ئەمانە ماکەکانی شەکرە هەیە لەسەر چاوی نیشانەکانی ماکەکانی شەکرە هەیە تووشی نەزیفی چاو ئەمانە بوون ئەمانە باشتر وایە بە ڕۆژنم. بەڵام ئەو کەسانەی کە نەخۆشی شەکری جۆری دووەمیان هەیە و هیچ ماکێکیان لەسەر نییە ئەمانە لە ژێر ڕێنمایی پزیشک و ڕێخستنی دەرمانەکانیان ئەتوانن بە ڕۆژوو بن.
بەڵام بۆ ئەڵێن ڕێنمایی پزیشک چکە زۆر کەسیش لەمانەکە بە ڕۆژوو ئەبن ئەبێ لە ڕەمەزانە حسابی گۆڕینی دەرمانەکانیان بۆ بکرێ چکە هەندێک دەرمانمان هەیە بۆ نمونە تەمەنی دەرمانەکە درێژە ئەگەر بێت و کەسەکە بە ڕۆژوو بێت و ئەو نەوع حەبانە نەگۆڕێ احتیمالە لە ڕۆژە نیشانەی دابەزینی شەکرێت تیا ڕووبە ئەمە نیشانە بێ فێر بکرێن یعنی نیشانەکانی چۆن خۆیان ڕێبخەن وەکو دەرمانەکان و هەروە نیشانەی دابەزینی شەکرشیان پێ بوترێ ئەگەر لە حاڵەتێکە ئەمانی شەکریان دابەزی لە ڕۆژە ناتوان ڕۆژوەکە بەردەوام بن لەو کاتەیە بەڵام ئەگەرات و کێشەیان نەبوو واروا دەرمانەکانیشان گۆڕە و لەژێر ڕێنمای پزیشکیشا بە ڕۆژوو بن بەشێک لەمانەی جۆری دووەمی شەکریان توان بە ڕۆژوو بن. باشە باسی ئەوە بکەین لە ڕووی بەربانگ و پارشێەوە بەڵێ چ خواردنێک زۆر خراپە بۆوانی کە شەکریان هەیە بەڵێ لە ڕاستیە بەنسبەت ئەو کەسانی کە شەکریانێ باشتر وایە لە کاتی بەربانگکردنەوەیە تۆزێک لەو خواردن و خواردەمەنیانە دوورکەونەوە کە شیرینی سادەیان زۆرە چۆن بە تایبەتی بۆ نمونە چای شیرین بیپسی ئەو شیرینە دەستکردانە کە ئێستا لە بازاڕە ئەفرۆشرێ ئەمانە تا ڕادەیەکی زۆر ڕێژی شەکر زۆر بەرز دەکەنەوە شەربەت ئەوانەیە کە با بڵێن بە شەوەیەک دروست دەکرێت و شەکرێکی زۆری تایە باشتر وە شیرینە سادەکان و ئەو شیرینانە کەم کرێتەوە و هەروە خواردنی ئەو کەسانەش لە کاتی بەربانگە ئەبێ بە مەراحل بێ یعنی کەسەکە بۆ نمونە کە ڕۆژۆکە ئاشکێنێ بۆ نمونە بە ئاو ڕۆژۆکە ئاشکێنیان بەدەن کە خۆرمای ڕۆژوە شکێنێ باشتر وایە لە پێش با بڵێن شتێکی شۆربایەک شتێک خوات تا دەری زۆر لەمانەی کە بە ڕۆژشن بۆ نمونە نوێژەکان تا نوێژەکەی کە ئەنج ئەوسا خواردنەکانی بە وەج بە بیخوا وەروە خواردنەکانیشی فرەچەشن بێ یعنی پێکات بێ بۆ نمونە لە پڕۆتین پێکات بێ با بڵێن لە سەوزەوات لە زەڵاتە و هەروەها بەشێکی کەم لە کاربۆهیدرات و هەروە بەشێکیش لە چەوری کەواتە بێ خواردنی فرەچەشن و ئەو خواردنانش خۆن کە مادەی فایبر و ڕیشاڵی تایە بە تایبەتی لە سەوزەوات و زەڵاتە و میوەکانیشە. باشە دکتۆر پرسیارێک هاتووە باسیەوە کە کەسێک تەمەنی 65 ساڵە شەکرەی جۆری دووی هەیە بەڵام کاتی ئەنسۆلین بەکارەهێنێ لەشی تووشی خڕوخۆ بێت. بەڵێ لە ڕاستیە خۆی هەندێک کەسیشەیە کە ئەوانی کە ئەنسۆلین بەکارێنن ئەنسۆلین یەکێک لە ینی تەسیرە جانیبیەکان ینی با بڵێن لە تەسیرە لاوکیەکانی حساسیت دروست دەکات لە هەندێک کەسە زۆر جار بە گۆڕینی جۆری ئەم ئەنسۆلینانە احتیمالە با بڵێن بتوانین یعنی لەو حاڵەتی لەشخوران وشتە دوورکەوێتەوە زۆر جاری شەر نییە هەر سەبەبەکە بۆ نمونە ئەنسۆلینەکە بێ احتیمالە بۆ نمونە ڕێژەی شەکری زۆر بەرز بێ ئاتەنەوانی کە شەکریان زۆر بەرزە زۆر جار تووشی خورانی پێست و پەڵەوش دەبن لە پێستیانە کەواتە بێ با بڵێن لەو حاڵەتەشە ئەو ڕاوێشکا بە پزیشکەکەی خۆی بزانێ ئایا سەبەبەکە ئەنسۆلینەکەی چکە ئەنسۆلینیش لە هەندێک کەسا بۆ نمونە حساسیت و خوران دروست دەکات و لە هەندێک کەسیشە با بڵێن ڕێژەی بەرزی شەکرەکەی احتیمالە هۆکار بێ بۆ ینی خورانی لەش و پێستۆوانە. باشە باسی پارشێ بکەین بەڵێ ئەوانەی کە نەخۆشی شەکران هەیە ڕێنمایانەکەی چی بخۆن بۆی باشترین و زە و کەمترین شەکری تیابێت. بەڵێ لە ڕاستیە لە پارشێوە باشتر وایە ئەو کەسانی کە هەڵسن تۆزێ پارشێوەکە ینی با بڵێن درەنگ بکەن نەک لە زۆر زووە واروە ئەو خواردنانە کە ئەشی خۆن زیاتر خواردنی چەور و سوێر و ئەمانە نەخۆن کە لە ڕۆژە زۆر تینویان بێ باشتر وایە بۆ نەپڕۆتینەکان لە شوی ماست و هێلکە و پەنیر و ئەوانەیە و هەروە میوەکان لە برێ ڕێژەیەکی باش فایبەریشی تیا و ئاوی تایە بڕێکی باش ئاو خۆنەوە ئەو کەسانە تا ڕادێکیش لە شیرینیەکان ئەبێ دوورکەون یانی وەکو باسم کە هەم شیرینیە دەستکردەکان هەم ئەو شیرینانی کە لە مادی کاربۆهیدراتە هەیە وەکو برنج خواردن بە ڕێژەیەکی زۆر و نان و ئەمانە کەواتە باشتر وایە ئەمانش خواردنیان هەمە چەشن بێ بەس باشترین خۆراکیش زیاتر ئەو خواردنانن کە چۆن نەڵێ وەکو خواردنی بەرچایی بەیانیان ئەگەر لە پارشەوە ئامانە بخۆن شتێکی باشە. باشە دکتۆر ئەگەر کەسێک نەخۆشی شەکرەی هەبێ و پارشێو نەکا بەڵێ بە ڕۆژوو بە یاخودنا وەڵاهی لە ڕاستیە ئێمە کێشەکەمان لەگەڵەوە زۆر کەس دەڵێ من ناتوانم پارشێو بکەم بەس خۆی عادەتەن پارشێ و شتێکی باشە هەم لە ڕۆ تەندروستیەکەی و هەم لە ڕۆ ئاینیەکە شویانی زۆر تەشجیعی هاندانی پارشێو کراوە لە بڕۆ باشتر وایە گەر شتێکی کەمیش بخوات واروە ئەو هەر ئەبێ بۆ نمونەکە پارشێوکە هەستێ بۆ نوێژی بەیانی لە بەرەو باشتر وانی پارشێوەکە بکریانی ئەمە لەگەڵ ئەوانی کەس پارشێونەکە بڕێکی ئاو شلەمەنی و ئەمانە ژەخواتەوە لە ڕۆژیشە نابێتە هۆی وشکبوونەوەی و خوانەخواستە عەزت گەشتی گورچیلەکانی لەبەرەوە ئێمە هانی پارشێوەی نەگە بتوانێت بیکات. باش لە چ حاڵەتێکە نەخۆشانی شەکرە ڕۆژۆکان مشکێن؟ بەڵێ لە ڕاستەی ئێمە باسمان کرد ئەگەر خوانەخواستە ڕێژەی شەکر هاتە خوارەوە لە ڕۆژە
باشتر وایە ئەو کەسانێک کە بە ڕۆژوو بن خۆیان جیازێکی شکریان هەبێ لە ماڵەوە ئەگەر هەستان بە یەکێ لەو نیشانانە کرد کە لە پێشە ئاماژەم پێەیە و دابەزینی شکرە ئەوە ناتوان ڕۆژووکە بەردەوام بن بەنسبەت ئەو کەسانە واروە ئەو کەسانی کە ماکی نەخۆشی شکرشیان لە سەرەتا هەر ئاماژەم پێەیە باشتر وایە بە ڕۆژوو نەبی یان زۆر کەس کە ئەوێ بە ڕۆژوو بێ پێش وەختی ڕەمەزەیان لە کاتی ڕۆژوە توانێت پەیوەندی بە پزیشکەکانیانەوە بکە چکە سپاس بخوا ئێستا با بڵێن زۆربەی زۆری نەخۆشەکان لەگە پزیشکەکانە پەیوەندیان هەیە لە ڕێگەی تەلەفۆنەوە بێت تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بێ ئەتوانێت لە کاتی دەرکەوتنی هەجنیشانەیەکی نامۆیە یانەش حاڵەتی یان گۆڕینی حەبەکانیانەکو باسم کە لە سەرەتاوە بۆ گۆڕینی و حەبانی کە لە ڕۆژە شەکرە زۆر دانابەزێنن هەم ڕۆژەکان ڕۆژوەکی تەندروست دەبێت هەم زیانیش بە خۆیان ناگەیانی سوود لە ڕۆژەکەش ئەبینن زۆر باشە بەڵێ دوایین ڕێنمایت دکتۆر بۆ نەخۆشانی شەکرە چییە؟ بەڵێ بەگشتی چی لێک تێنەگەیشتنێک هەیە لە نێوان پزیشک و چارەخوازانە لەو بابەتی ڕۆژوو لە بابەتی بەدەر لە ڕۆژ بەڵێ لە ڕاستی ئەمە یەک کێشەمان لەگەڵ نەخۆشی شەکرەیە هەیە لەبەرەوەی نەخۆشی شەکرە لە زۆربەی خەڵکە لە بەشێکی زۆری خەڵکە با بڵێ نیشانی نییە خەڵک خۆی بە نەخۆش نازانێ لەبەرەوە باشتر وایە خەڵک چاوەڕێی نیشانەکانی نەخۆشی شەکرە نەکا پێش وەختە ئەو کەسانی کە مەترسیان لەسەرەکە تووشی شەکرە ئەبن بەینبین لە ساڵەکە چەند جارێ فەحس بن ئەوانەی بۆ ماوەی شەکرەیان هەیە ئەوانەی کێشیان زۆرە ئەوانەی زەختیان هەیە ئەوانەی مەشروب بەخۆنەوە بە ڕێژەیەکی زۆر ئەوانەی ڕێژی چەوریەکانیان بەرزە ئەوانەی لە حاڵەتێکی دڵە ڕاوکی و سترێستا ئاژین ئەوانەی جگەرە خۆری زۆرن ئەمانە باشتر وایە پێش ئەوەی بزان کە شەکرەیانە چکە زۆر جا بە نیشانە شەر نییە کەسەکە شەکری هەبێ و نیشانی هەبێ یعنی زۆر جار نەخۆشی بەلای ماڵی شەکرەڵێ دوکتۆر نەخۆم نیمە لە عایلەکەشمانە نییە پاشوی کە فەحسی بۆکەی سیرەکەی شەکری زۆر زۆر بەرزە و هەروە ئەوانەی کە شەکریان هەیە بە ڕۆژوژون باشترین شت ئەوەیە لە ژێر ڕێنمایی پزیشکەکانیانە بە ڕۆژوو بن یعنی گوێ لە قسەی ئەم و ئەو نەگرن چکە زۆر جار ئەو شتانێکە لەباری شەکرە و لەباری خواردنوشتەوە ئەوتریە زۆربەی زۆر یعنی قسەکان نادروستە فلان کەس بە ڕۆژوو فلان شتی خواردوا بوو فلان ئەوەی کرد ئەوەی نەکرد نە باشتر وایە مەسەن ڕێنمایی لە پزیشکی خوانەوە گرن و حەبەکانیان پێش ڕۆژوگرتنەکە پێیان بڵێن یعنی بیگۆڕن بۆیان بکەن بە نەوعێکی تر کە لە ڕۆژە شەکرەدانە بەزێنێ ئەوانەی کە لەسەر ئەنسۆلینن چ جۆری دووەم بۆ منە ئەنسۆلینەکان بۆ ڕێ بکرێتەوە ئایا پێویست دەکات مەسەلەن وەجبەی پارشێ وەرگن یا وەری نەگرین یان زۆر جار حەبەکان تەمەنیان زۆر درێژە لە ڕۆژە شەکرەدا ئاوەزێن نیشانەکانی شەکرەدا ئاوەزینیان فێر بکرێ و هەروە ئەوانەی کە جۆری یەکەمی شەکرەشن وەکو پێم وتی زۆر جار گوێڕایاڵی ئێمە ناکەن یعنی ئەڵێ من هەر بە ڕۆژوە بم کاڵێ هەر بە ڕۆژوە بم باشتر وایە ئەوانەش هەر لە ژێر ڕێنمایی پزیشکا بن بۆ کە زۆر لە ئەنسۆلینەکانیش تەمەنیان درێژە لەواچی لە ڕۆژە زۆر شەکرەدا بەزین بگۆڕێ بە ئەنسۆلینی تەمەن کورتتر یا هەروەها ئەو کەسانی کە چەند ژەمی ئەنسۆنی وەرەگری لە بینی ڕێخستنی ئێوارە و پارشەوە بۆیان ڕێک بکرێتەوە جگە لەوە پارشێوکردنەکە وەکو باسماکرد شتێکی زەڕورە بکرێت لە پارشێویش و لە ئێوارانیشە شیرینێ دەستکردەکان و شیرەمەنیەکان کەم بکرێتەوە دوای بەربانکردنەوە ئەمانە کەسەکەگەر بتوانێت تۆزێ وەرزشێکی وەسیت بکات تەمان نەک لە شێوەی مەلعەب و ساحە و ئەمانەیە بۆ من لە دەوری ماڵی خۆیانیان زۆر کەس نوێژی تەراویحکاچێ بۆ مزگەوتوێتەوە تەراویحێگەکانمانە با بڵێن ئیسیفادەیە لەوە ژەکەن کە ئەو خواردنی خواردویانە کاڵەکە نابێت لە لەشیانەوە توان با بڵێن سەرفیکەن ومانە تۆزێ جوڵە زیاکە لە شێوی ئەو شتانەیە واروەها ئێهمال نەکردنی ژەمە حەبەکانی تریشن چکە زۆر کەس لەوانی کە شەکرەیانەیە حەبی تریشانێ بۆ منەیەڵە من لە ڕەمەزانە حەبی چەوری هەر ناخۆم یان حەبی زەختەکەم ناخۆم پێویستە ئەو کەسانی کە شەکرەیانی و نەخۆشەکانی تریشانەیە لەگەڵیا حەبەکانی ڕێخن لە بینی ژەمی ئێوارە و پارشێوە ئەو حەبانی بۆ منە کە دوو ژەمە لەو ژەمانەیە بخورێ ئەوانەی کە یەک ژەمە ڕێبکرێتەوە حەپەیە سێ جارە بۆ منە پزیشکێک توانێت بۆی بکات بە دوو جار یان ئەگەر بۆشی نەکاتوانێت مەسەلەن کاتەکانی بۆ لە یەکتی نزیک بکاتەوە هەم ڕۆژوەکی بەسوود دەبێ هەم ئەشتوانێ ڕۆژوەکە بگرێ بەبێ ئەوەی کە خوا نەخواستە تووشی هیچ ماک و ناڕەحەتێک ببێ بۆ شەکرە دکتۆر یارا سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ ڕێنمایەوەردەکان سپاس بۆ بەڕێزیشتان ئومێد دەکەین کابینەرانی خۆشەویستیش بەپێی پێویست زانیاریان وەرگرت بێت